ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. لە زەحمەتیەکانی ڕۆژی قیامەت زۆرن ئەو چینانەی کە لەژێر سێبەری عەرشی رب العالمینە ئەبن، زۆرن ئەوانەی کە لە حوزوری خوایە سەریان بەرزە، مەشکورن ئەو عەبدانەی کە لێرە خۆیان پارەستووە بۆی لەوێ ئەجر و پاداشتی گەورە وەرگرنەوە. چینێک لەو چینانەی کە فەضیلەتێکی زۆر گەورەیان هەیە لە دنیا و ئاخرەتە، کە لە فەرمایشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم باسەکاو لەژێر سێبەری عەرشی رب العالمینان، پیاوێکە رەجل دعته امرأة ذات منصب وجمال، پیاوێکە کە ئافرەتێکی خاوەن منصب و پایە و خاوەن جوانی و شکۆ طلبی خراپەکاری لێ ئەکات و ئەمیش هاوارەکە ئینی ئەخاف الله، تەقوای خوا ئەهێنێتە زەینی خۆی و فکری خۆی و ئەگەڕێتەوە لە گوناهەکان و نزیکی گوناهە حرامەکان ناکەوێت. مرۆڤەکان زۆر شت هەیە لەسەر زەویە پێی تاقی بکرێنەوە، زۆرن ئەو شتانەی کە تۆی ئیماندار غەربەلە ئەکرێیت، لە بێژنگ ئەدرێیت تا بزان تۆ لە چه ئاستێکی پلەی دینداری و خواناسیایی. ئێمە هەمومان مەیدانی دنیا وەکو تاقیکردنەوە سەیرەکەین، زۆرن ئەو شتانەی تاقی ئەکرێنەوە پێی. قورسترینی تاقیکردنەوەکان بە نیسبەتی ئینسانەکانەوە بریتیە لە ئافرەت، بریتیە لە شەهوات، چونکە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم تەنها باسی پیاو نییە، کاتی ئەفەرمێ رەجولانی تەحابا فی الله اجتمع عليه وتفرقا عليه، دوو ئافرەتیش کە لەبەر خاتی خوا یەکیان خۆشێ و لە یەک جیا ئەبنەوە لەبەر خاتی خوا، جەمع و اختلاف و اتفاقیان هەر لەبەر خاتری خوایە، ئەوانەش هەر لەژێر عەرشی خوایە. حتى علەما ئەفەرمون ئەو ئافرەتەی کە ئەگەر پیاوێکی خاوەن مەنسەب و جەماڵ طلبی ئەوەی لێ بکا کە کارێکی خراپ بکە و ئیش بڵێ ئینی ئەخاف الله هەر لەژێر سێبەری عەرشی رب العالمینایە. بەڵام بۆیە پیاو لێرە مەقسەد کراوە، چونکە ئەوەی کە لە خشتە ئەبرێ، ئەوەی کە لەو بابەتە زیادە ڕەوی ئەکا پیاوەکانن. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ هیچ فتنەیەک نییە لە دوای من بۆ سەر پیاوانی ئومەت بەزەرەرتر بێ و ئەضەرتر بێ لە مەسەلەی ئافرەت و نیسا. تاقیکردنەوەیەکی زۆر قورسە، مەیدانێکی زۆر گەورەیە، پیاوەکان لێرا دەرئەکەون، شەهامەت و گەورەیان لێرا دەرەکەوێت. هەموو ئینسانێک پشکێک لە زینا لە کۆڵیەتی، چاوەکانی، دەستەکانی، زمانی، گوێی زینا ئەکا. ئەوە ئاوەکانی دەستنوێژ و ئیستیغفار و نوێژی تەوبە و سەدەقات و ذیکرەکان، ئەوانە وەهای لێ ئەکا ئەم گوناهانە لە کۆڵی کەون لە ڕۆژی قیامەتە. بۆیە ئێمە ئیماندار ئەبێ لەم زەمەنا بەتایبەتی استعدادێکی ڕۆحی فکری قوڵمان هەبێ بۆ خۆپارێزی لەم بابەتەی کەوا کافر ئێستا کردوێتە چەکی دەستی خۆی. تەسەوورکەن سابوونێک نافرۆشرێ ئەگەر ڕەسمی ئافرەتێکی پێوە نەبێ. ئافرەت ئێستا کاڵایە. هۆکاری ئەوە چییە کە ئافرەتان خۆیان دەرئەخەن و پیاوان سەرنج ئەدەن. طبعی ئافرەتەکان ئاوا خەلق کراوە کە ئەبێ جوانی خۆیان بنوێنن. ئەوان گرنگ بەلایان نییە کێ سیر ئەکەن، بەڵام گرنگە بەلایانەوە کە خۆیان چۆن بنوێنن. بۆیە لە جیهانە قەت نابینی پیاوانێک خۆیان ڕوتکەنەوە خۆیان عەرزکەن بۆی سەرنجی ئافرەتان ڕاکێش. ئەبەدەن. ڕەحمەتی خوا لە شێخی شەعراوی بێ، ئەفەرمێ جارێک بە ئەوروپیەکان وەدوتم ئێوە مافی پیاوانتان نەداوە
لەبەر ئەوەی مەلهەیەکتان نییە بەناوی مەلهەی پیاوان و ژنان سەردانی بکەن ئەڵێ وتیان قەت هیچ ئافرەتێ سەردانی ناکە تی آخر من ئەوەم ئەوەیە کە فیتڕەتی خوا جەل جەلالوهو بە گەورەی خۆی فیتڕەتی ئافرەتی بە شێوازێ خەلق کردووە پیاویش بە شێوازێ بۆیە پیاوە تعددی ئەوێت و چاو ئەکات و سێر ئەکا ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەگەر پیاوێک هەموو کچی بەغدای بدەیت تێ کچێکی غێرە بەغایی ببینە شوێنی ئەک امتحانەکە بۆیە قورسە لێرە بۆیە ئێمە ئیماندار کاتێک کە قسەی یوسف عەلەیهی السەلام لە قورئانە ئەخوێنینەوە زۆر سەرنجمان ڕائەکێشێ خوا بە عەزەمەتی خۆی باسی ئەمەی کردو ئافرەتێک دێت دەرگاکان دائەخا مەلیکەیەکە بۆ خۆی هیچ کەسێک و هیچ سنوورێکیشی بەسەرەوە نییە زۆر ئاسایش عەبدێکە لە عەبدەکان ئەگەر کارێکی خراپەشکە کاتێک ئەڵێ ئینی ئەخاف الله ئەم پلە گەورەی پێ ئەدرێ بۆیە مەدرسەی یوسفی مەدرسەیەکە بۆ ئەمڕۆ والله ئێمە لە ململانەیەکی زۆر گەورەن لەگەڵ کافر و بێدینە تەسەوورکەن شەیاطینی ئینس و جین هەرچی تەکنۆلۆژیا هەیە هەمووی خراوەتە خزمەتی ئەمە ئەوەرە تۆ بە دوای فتوایەکی شەرعیە بگەڕێ حتا ئیدۆزیتەوە پاو مانوو ئەبی دەوەر بە دوای فەسادا بگەڕێ بزان چۆن زوزوێنێتە سەر شاشەکە بۆت کافری جیهان شەیاطینی ئینس و جین لەسەر تۆ کۆبوونەتەوە ئەی ئەهلی مزگەوت ئەی گەنج ئێمە لە ململانەیەکی زۆر گەورەین ئێمە کاتێ باسی حکمی خوا ئەکەین ئەمانەوەی حکمی خوا لەسەر زەویە بەرپا بکەین حکمی خوا لە نەفسی ئینسانەکانە هەیە تۆ چەندێک لە نەفسی خۆتە حکمی خوا جێبەجێ کرد بۆیە ئەم جەنگەی کە تیایەن جەنگێکی زۆر قوڵە بەدەستهێنانی سێبەری عەرشی خوا لە ڕۆژی قیامەتە زۆر گەورەیە پێویستی بە ململانەیەکی ناخی خۆمان هەیە و گەڕانەوە هەیە تەوبەیەکی صادقانە هەیە هێزدانە خۆیە دروستبوونی دۆستەکانن پێکەوە هەمیشە یەکتری ئامۆژگاریکەن کە لەو فیتەنانە دوورکەونەوە چونکە ئەو فیتنانە هەر ئەوەنە کەوتیتە ناویان دەرچوون زۆر زەحمەتە ئەوە تەڵاسمەی شەیطانە کە تۆی گرتەوە پیریش ئەتگرێتەوە بۆیە ئەفەرموون چەند شتێک هەیە لە پیرە زۆر ناشرین لە گەنجا ناشرینە بەس لە پیرە زۆرتر ناشرین یەکێک لەوانە زینایە لە گەنجێکە ئەگەر بیکە قەبیحە بەس لە پیرێکە کە موەکانی سی بوو ئەقبەحترینە بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم جەنگە ئەبێ زۆر هوشیار بێ کافر دەسی بردووە بۆ هەموو شتێک جەنگ لەگەڵ ئێمە ئەکا و نەزانی ئەهلی مزگەوت کافر پاڵی لێداوەتەوە سەهیۆنەتی جیهانی دەسی بۆ هەرچی شتێ بێت تۆ لەناو ببە یەهودیەکان ئەیانوت ئافرەتێک و گۆرانی بێژێک بۆ ئێمە لە هەزاران تۆپ و تەیارە باشترە مەرج نییە و غەزە تۆپ و تەیارە بدا بەسەر تۆیە مۆبایلێکی پیس ئەدا بەسەر تۆیە کە لە ماڵەکەتە لە مناڵەکانە ئارام نیت و لە پەروەردەی خێزان و مناڵ ئارام نیت و هەمووی تێکداوە بەسەر یەک ئێستا کە ئەبینی سوڵح تێکەدا بەسەر یەکە ماڵ ئەڕوخێنێ مناڵ ئەکوژێ ئەوە بۆ ماڵەکەی تۆش هاتووە بە نەوعیشتر یەهود ئەخبەستترین پیسترین خەڵقی خوان لەسەر زەویە هەرچی سنوورێک هەیە هەمووی ئەبەزێنن تەسەوور کە لە ماڵەکەی تۆشە هەوڵیان داوە ماڵەکە تێک بدەن بۆیە ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نابێ لەم جەنگا بدۆڕین قورسترین ئیمتیحانە سەلەفی ساڵح ئەڵێن هەتا کۆتایی عمرت ئەبێ ململانی تیا بکەی ناگەیتە نەتیجە مەسائلی شەهوت طبعا خوا ئینسانی وەها خەلق کردووە تەنها ئینسانە لە کاتی خواردنە سەری ناچێتە ژێر داوێنی هەمیشە عەقڵی لەسەرەوە ئەو دیقەت بدەن ئەو تەیر و تیور و ئەوانە هەمووی لە کاتی خواردن یا سەریان ئەبێ نەویکەن ئەوە مرۆڤە ئەبێ خواردن بۆ لای دەمی بڕواسەری بۆ شەهوەت نەوی ناکە نابێ ئەبەدەن سەر لە بەرامبەر شەهوەتە عەقڵ لە بەرامبەر شەهوەتە کەوتبێ ئەی گەنج ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناکرێت لەم جەنگا لە بەرامبەر کافرە بدۆڕێن لە شتی ترا برد بێتمانەوە تەسەوور کە ئینسانی وها هەیە ئەتوانێت لە جەنگی ئەمانەتە ناجح بێ پارەی ئەم هەموو سەرزەویە بدەرێ فلسی لە ناخۆ بەڵام لە مەسەلەی ئافرەتە ئەمین نییە هەتا ئەخیر ڕۆژ و ساتی ژیانێکەوە ئێرە بەجێ ئێڵێ بۆیە ئێمە ئەو جەنگەی کە بەردەوام لەگەڵمانایە دوو جەنگ نەفسی خۆمان و شەهوەت ئەبێت لەم دووە زۆر خۆپارێزیک ممکنە عەبدێک لە عەبدەکان ببینی شەونێژی نەفەوتێ توانی بێتی بەسەر شەهوەتی خەویە زاڵ بێ بەڵام سیر ئەەکەی بەسەر شەهوەتی ئافرەتە زاڵ نابێ بە تایبەتی ئەمڕۆ کە باسی ئەوە ئەەکەین بڕواکەن براکانی یوسف زۆرن ئەمڕۆ ئاوا کە مۆبایلت بەدەستەوە شتێکی خراپێتە پێش چاوت ئەنوقێنی تۆ برای یوسفی خۆ دەعەته ئیمرەئەتون ذات منصب وجمال بەس باسی زینا نییە
باسی هەموو لایەنەکانی تری ژیانە. کوڕی ئێمە ئەهلی مزگەوت جاران ئەگەر ئافرەتێک ئیخباری بخوێندێتەوە چامان لا ئەدا کەچی ئێستا جوان جوان سەیرەکەن کە ئەنەما هیچ ڕوونادا. ئەوە ئولفەتگرتنە بە چیەوە؟ بە گوناهەوە. نورسی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەو خۆرە چەند گەورەیە، هەموو بەیانێک گێتە دەرەوە ئێوارە ئەنیشێ کورە سەرنجی ئێمە ڕاناکێشە چونکە ئولفەتمان گرتووە. خۆ ئەگەر بە حەیاتی خۆرمان نەبینێ یەک جار باتە هەموو سوژدەمانە برد. بەڵام دیقەت بدە ئالوودەبوون چەند خەتەرە. ئێمە ئالوودە بووین بە گوناهی شەهوەتەوە. ئەبێ زۆر مامەڵەکانمان بگۆڕین بچینەوە سەر ئەسڵەکەی خۆمان، نەفسە تاهیرەکەی خۆمان کە خوا پێیدا بووین. بۆیە ئەبێت تەسکیە و تەربیەی نەفسمان لەم بابەتە تا ڕۆژی قیامەت و تا ئەو دەقیقەیە کە ئێرە بەجێ ئێڵن قیامەتی هەر یەکێکمان ئەبێ نەوەستی، ئەبێ هێز بدەینە خۆمان، هوشیاری یەکتر کەینەوە، زوو ئامۆژگاری یەکتر کەین، وەبیری یەکتر بهێنینەوە. لعل رب العالمین دەرگاکانی خێر بەسەرمانە ئەکاتەوە لەم جەنگە بەرامبەر یەهود و نەسارا و سەهیۆنەتی جیهانی و شەیاطین و نەفسی خۆمان سەرکەوتوو ئەبین. خوایە بۆ خاتری گەورەی خۆت هەموو لایەکمان بپارێزەیە رب العالمین. خوایە ئەم گەنجانەمان ئەدەینە دەستی تۆ قەت سپاردە لای تۆ زایە نەبووە. خوایە لەم مەیدانە زایان مەکە یا رب العالمین. خوایە خۆمان و ماڵ و مناڵمان سپاردەی تۆ ئەکەین، تۆ زایەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە. هەرچی گوناهێ کردومانە لێمان خۆش بە، هەرچی گوناهێ ئەیکەین و تەوبەمان فریای تەوبە ناکەوین لەسەری خوایە تۆ لێمان خۆش بە. یا ربی خوایە گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە. إلهي داود لي أكن لم دنيا سرمان برزك يا إلهي لو دنيا سرمان برزك يا ربي خويا زليلنا وجناها كان من مكة أو من جيرودي جناها كان ناتواني خويا رزقارك خويا تو رزقارك يا رب العالمين. يا ربي خويا تأخذ بهانا منورة تأخذ دروس منك لجنج يهود ونصارى ومجوز بمن بارز يا رب العالمين. يا ربي خويا أم عبداني الرؤى كان أم مالانيتو تو خود شاهدي خويا أما السري برزيان زليل ناكن لسجدة تنها لحضوري تو يا نبي أما أنا قد ركوعي النبرد وتنها بوتو نبي إلهي أما ندسي زليلي دعاء برزناكن ولا مقامي تو يا نبي يا إلهي دعاء كان انجرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.